بنزینێک کە دێتە کوردستان یا ئەفرۆسیەکەم لە ڕووی کوالیتێکی زۆر زائیفە. دووەمیش ئەو بنزینە دێت زۆر گرانە و شتێکی زۆر خراپە. ڕۆژانە ئێمە محاولەی خۆمانەکە کەوا ڕۆژی 4 جار 3 جار 5 جار ئێمە تەنکی بنزینەکە لەبەرەوە غازێکی زۆری تایە. بنزینی کەمانەیە لە بەغدا دێت هیچ مشکلێکی نیە لەبەرەوەی هەم هەرزانە هەم لە ڕووی کوالیتیۆ باشە هەم لە ڕووی ئەوەی شۆ ترسی ئەوەی نیە فیلمەکە سووتێنە. هیوادارم حکوومەت چاوی بخشێنەوە بە کوالیتی بنزین چکە بەڕاستی سەبەبی ڕئیسی سووتانی پمپی ئۆتۆمبیل یا فۆیل پمپی ئۆتۆمبیل خراپی کوالیتی بنزینە. تەمەنات دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان یەک نەوع بنزینی داخلی کوردستان بکرێتن ئەو نەوع باشەکەیە بە سعرێکی معقول پێشکەش هاوڵاتیان بکەن. هەندێک بەنزینخانە هەیە بنزینەکانی زۆر کوالیتی خراپە. ئەو سیستەمە ناوی لە وڵاتە بیتن خۆی لە هەموو وڵاتێکی حکوومەت خۆی سیستەمی بنزین بەڕێوە دەباتن. بنزینە بێ حکوومەت تەوزیع کاتە سەر بنزینخانەکان بە جۆرەی ئەوەی کەس ناتوانێت و کاتی غەش بکە ناتوانێت عەدادەکان هەر کەسە بشێوەکە. من لە زۆر بنزینخانە بنزینم تێ کردووە هەندێکیان عەدادی تەواوە هەندێکیان عەدادی تەواو نییە باشە وا دەبێت. بنزینەکانمان زۆر خراپە زۆر خراپە. ئیستا مەسەلەن ئەم پێش هەفتەکە فیتبۆڵم گۆڕی هاتمەوە ئیستا فیتبۆڵم دیسان ئیش ناکاتەوە. ئەمە دەوێتمان لە حکوومەت شتێکمان لۆ بکاتن بەڕاستی لە ئەو بنزینە ئەوها نابیتن بەڕاست بنزینی باش دێنن بنزینەکەی دەگۆڕنەوە بنزینێکی خراپ دەدەنە هاوڵاتیان.